بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم کە خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەوی شاد دەبمەوە. بێگومان ئەوانەی کە گرنگی بە قورآنی پیرۆز دەدەن هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا سەربەرزن. جا من ئەمڕۆ لەم ئاهەنگە کە تێیدا 32 کەس توانیتیان قورآنی پیرۆز دەبەر بکەن گفتوگۆ لەگەڵ بەشێک لە قورآنلەبەران دەکەم، وەروها گفتوگۆ لەگەڵ بەشێک لە ئامادەبووان دەکەم دەربارەی قورآنی پیرۆز، بابزانم مرۆڤ کاتێک کە لەگەڵ قورآنی پیرۆز تێکەڵا لە ڕووی ڕوحیەوە چۆنە و هەست بە چ خۆشیەک دەکاتن و ئێمە نزیک دەبینەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزان چۆن بتوانین لەو مانگەدا زیاتر و زۆرتر دەست بە قورآنی پیرۆزەوە بگرین و تێکەڵ بین لەگەڵ قورآنی پیرۆز، چونکە مانجی ڕەمەزان مانجی نازلبوونی قورآنی پیرۆزە. ئێوە لەگەڵمان نابن، من ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکە لە بەشێک لە قورآنلەبەران و ئامادەبوانی دەکەم بابزانم ئەوان لەو بارەیەوە چی دەڵێن. لەگەڵمان نابن. مادینە بن ئەحواڵتان باشن، ساغ و سەلامەتن؟ سەلامەت بی. بابزانم ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەن؟ والله بە بۆنێ ئەوەی خێزانەکەم لەگە خوشکەکەم تێگەشتی قورآنیان حەفظ کردی ئینشاء الله تعالى بە بۆنێ هەندی هاتینە. خێزانەکەت لەگەڵ کچەکەت؟ لەگەر خوشکەکەم. لەگەڵ خوشکەکەت؟ بەڵێ. چەندرت پیان خۆشە کە توانیا قورآنی پیرۆزە بەرکەن؟ والله زۆر درم پێ خۆشە، یعنی وەصف ناکرێتم بەڕاستی. والله زۆر شتەکی خۆش و یعنی ئینسان دلی. تۆ پێم بڵێ وەکو هاوسەرێک لە ماڵەوە چۆن هەوڵی دەدا کەوا قورآنی پیرۆز دەبەر بکەیان، تۆ چۆن تەشجیعت دەکرد؟ والله ئەمن ڕێگرنیمە لە هەر شتێک لە پێناوی خوای بیتن زۆر ئامادەمە، یعنی ئەمن ڕێەکەم لەو بۆ فەرەوان کردێ بە هەموو شێوەیەکی. چت دەکرد یان چت لە بۆ دەکرد؟ هەرچی پێویست بە لە بۆم دەکرد، یعنی وشی چێ بۆنمە چۆن هانت دەدا کە بەردەوام بێت، چونکە قورآن خوێندن و لەبەرکردن بە تایبەتی لەبەرکردنی قورآن تۆزێک قورسە، یعنی پێویستە بەردەوام بی ڕۆژانە مڕاجعات هەبیتن. هەر بە خۆی تەشجیع بوو لەو حالەتەی. ئەمە ڕێم پێدا لە بۆ پێناوی خوای توکە ئینسان سولمال بیتن تێگەشتی نابێت ڕێگی لەو شتانە بکاتن. الحەمدولله خوای بە زیاد بی سەرکەوتوو بوون. خۆت قورآن دەخوێنی یان گوێی لێ دەگری؟ خۆشم قورآن دەخوێنم، هەم گوێش لێ دەگرم. زۆر باشە. نزیکین لە مانجی پیرۆزی ڕەمەزان، چۆن بتوانی لەو مانگە زیاتر خۆمان خەریکم بە قورآن خوێندن؟ والله چەندی لە توانات دابیت ئینسان تەقسیر پێ ناکاتە لەو مانگە پیرۆزەی، چونکە جارێکە ناگەڕێتەوە. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. باشی ئەحواڵ؟ سلام. الحمد لله خوا موفقت كان. بابزانم چەند گرنگی بە قورآنی پیرۆز دەدەیت؟ والله گرنج بقرآن پیروز دادن إن شاء الله خواهی گورا قرآنی خلات کردی بو ایمان اردوا گرنج منظور پیدا گرنج من هروها من دالکان من فیر قرآن کردوا حتی لیرا کسی کم لیرا قرآنی حفظ کردوا أورو بله قرآن حفظ كله والله الحمد لله يترجوان هي بين زويلة بلا سندرت بي خوشك كسكت وانت قرآن لبر بي خوش زور كيف بيدي وحتى خم بقرباني كله ودرم زور بي خوشك إن شاء الله لبهشتا يعني الشفاعات ما بودك على القيامة إن شاء الله شو كأوي أهل القرآن بأهل الله وخاصته وتبي ما صوصنا فرمي أهل القرآن أهل خوايا وأهل تايبتي خوايا هذا وندز دكتور ئەتووەکو بابە کو هانت دەدا کو تەشجیعت دەکرد کە قورآن لەبەرکە؟ كل من داري باكو دايكم خو عفيان كامنا هاندا لو قرآن خن لو حفظ كدي قرآن او ها ميزك سكاني خوم هاندا سوابيل كستمايا هميان الحمد لله لو مدرسي ندخل انه هي بينزو لبرا وهي شزو لبرا او يعني سيزو حفظ كل يستوى حفله بودكري الحمد لله يعني هميان قرآن داخلني وهميان يشكروا الحمد لله بخوشم لو وقت خو زور حفظ كل بس الحمد لله لبن مشغلته وانا زوم لبلشته بس يسا لواني بينزو سالزو بينزوم يعني على بر ما بيتأسى الحمد لله. بيانو سربرزي چەندڵ پیان خۆش؟ زور شادمانم زور سربرزم بيانو زور دل خوشم بيانو وكا اوانا بوينا حفاظ القرآن بوينا حملة القرآن زور بي خوش حالم ان شاء الله الحمد لله. چیت هەیە بۆ ئەوانەی دەتبینن چیان پێ دەڵێ چەند گرنگە ئەوانی شانی کچە و کوڕەکانی خۆیان بدەن؟ والله داواکارم هەموو بابوو داکەک هەموو دایک و باوک هەوڵ و مادیبوونی خۆیان بدەن بۆ کچ و کوڕەکانی خۆیان لەبەرەوەی لە جێی خراپ و شوێنی فەساد دوورکەونەوە بێنە ئەو مەرکەز تەحفیزانە قورئانی حفظکەن قورئانی بخوێنن، یعنی ئەوە واجبە لەسەر هەموو دایک و باوکە چی ئەو شتانە بکە.
فێرە نوێژانکە فێرە دینداری و فێرە قورئان خوێن و فێرە هەتا کە قورئانیشی خوێن دەبێ فێرە ئادابی فقهی بیت و ینی لە تەفسیر هەندێک شارەزای بەقەدەر توانای خۆی. القرآن هم أهله وخاصته. السلام عليكم. بابزانم أمرو چۆنە لێرە ئامادەن؟ والله خوشكم ليرة تراي كردية تخرج زكاتنا. لەچی تەخەڕوز دەکات چی تەواو کرد؟ حافظ قرآن. تۆ وەکو خوشکێک چەند دڵت پێ خۆشە؟ والله زور دلم في خوش نخشى لهم مسلمانة تشمي. چەند دوعا لەو کردیە؟ والله زور دعاء ما كردي خوي جور بقسمتي مش بكاي إن شاء الله. إن شاء الله. خۆت قورئان دەخوێنی یان گوێ لێ دەگری؟ نادى خوينم بخم. کاتێک کە قورئان دەخوێنی پێم بڵێ لە ڕووی ڕوحیەوە چۆنی؟ هستا شي يعني زور خوشية يعني وكوا وكسكلا يعني الهواي دروا يعني هز قلبك سوق دكي زور خوشة والله. ئەمەی لە دەستە هەر بۆ زیکر و عیبادەتە بکاری؟ أري والله لبوز ذكريا. زۆر باشە. مەبەستم ئەوەیە بە تایبەتی ئێستا کە نزیک دەبینەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزان مانجی نازلبوونی قورئانی پیرۆزە چەند گرینگە زیاتر و زۆرتر خۆمان بە قورئانی پیرۆز خەریک بکەین؟ طبعا زرت أدي فرمودي بيغمبري خداي لسر صلى الله عليه وسلم كزيادة القرآن بخيني زيادة يعني دوري قرآني بكيوا ختمي زيادة بكي. تۆ بێگومان هاوڕێت هەیە چەندێک هانیان دەدەی کە دەست بگرن بە قورئانی پیرۆزەوە؟ إن شاء الله زور هنيان ددم قرآني بيروز بخيني نخشى لهم ولا تبي خواي جور بقسمتي ما جبك إن شاء الله ليرة إن شاء الله. السلام عليكم. لەگەڵ قورئان خوێندنا چۆنن؟ الحمد لله إن شاء الله كم ترخم لنا. بابزانم ڕۆژانە دەیخوێنی یان بە پێی مەجالە چۆنی؟ والله ما يعني بخون قتابي ما كاتب لابو ترخان كردية زياتر باش نيجي سبينان مش لبر كردنا بس أون ده يعني كاتب لابو ترخان كردية لقر كاتي إيشو آنية. کە هەوڵ دەدەی قورئان لەبەر بکەی چەند چێژی لێ دەبینی؟ والله استاذ كبخم يعني قتابي قرآن من باورنا كم يعني أو مرحلة استابريتم تقريبا سنز أكرو اجتماع بداية زور لكن مقرص بس استاكت كم خومي لبو ما عندي ده كم زياتر هول ددم إن شاء الله خواي جوري آسان دك لبو جميع مسلمانا إن شاء الله خير به. لا حاجي السلام عليكم. ماني نبي أحوالك باشي؟ مازدكم تساود مازدكم أم دستو مازدكم تساود مازدكم أمن سلامت يا أمر دريج بخير. أو لولا دستة تي في داخل والله أوا سبحان الله عظيم سبحان الله سبحان الله بحمد سبحان الله عظيم داش سبحان الله وبحمد سبحان الله وبحمد. روجي سن صلواتان دنيري لو بيغمبري صلى الله عليه وسلم. والله لهزاري بالسروا الحمد لله. أري والله سندرت في خوشة زور أري والله هرتاهم ذكريته يعني تمشي قرآن بقلمي دخين ما يتم قرآن ختميش دكم ختميش داخل أري والله بقلمي دكم داتنا أو رمضان ختمة شو بكي؟ أخوي ختمك تيا إن شاء الله ناس زيادة دكم والله إن شاء الله. أري والله دعاء له مجد. طبعا هي لما أري زمن يعني دادن شمك قرآن كي دخين يعني شيء وأشتانا بوكم هي الحمد لله الحمد لله. أري والله يعني أوانيش باش أخوي باش ناري والله الأخوي بزيادة زور ريق فيك ناري والله وتشين باش بوشي باش نعمتها بوش باش نعمتها هم تشتي باش نعمتها الحمد لله أري والله بس بيدا سي بخوش تخصوش باش أخوي إن شاء الله الأخوي بزيادة أري والله ما بيني وسط قرآني قرآن باب زانم لرمضانان زور بقرآن خوين خريشي بأخوي أري والله هذه من دالة كانت سنة هذا ده فيه خريج بأخوي من دارا كان هاندا دم إني وكان بس عند زار بجيمنا كان بس من دارا كان كتا كان هرحموا أو استاك يك معافس قرآن أو دردتي أو شم أو هلا زي لريعة عمريا قرآن خينا إنجاز الشيء أو شم زور عالمي ورقرتيا أو كتي مننا أنا أوش كتي من إيبن هم قرآن دخين كتا كان الحمد لله الأخوي بزياد بأري والله نعمته فضل إخوان زور أري ولا رحم إخويا بخون هيت ما بيناك بخون خين دوارمني يعني نايخ لازم نايخون بالنسبة بس يعني زور يعني لو من دارا كان عول دم كتير كشم هي يعني تلفون دكم درم تخوا أو هابك في عندهم عزدكم يعني عزدكم بخون هيز نازم دمي أوان باجبن يعني أوان يعني مسلمين بمر أوان دعاء كان قرآني بخين خير وبركتك له مرديك كجدت له داك بابك ويانا أري والله عادي وش قرآن دخيني أو هاتيك أو قلمك بس داديني ولا قريد الروي أو درت سن موفا زور أو نوعيني بخواي يكسر درم ذكريته درم طن بي يعني هرس بغمك ما بيكسر وش قرآنك كم كرده يكسر يعني تساويش مقصدكاته أري والله يا ربي
لەو دنیای دوعای لە هەموو کەسی دەکەم زانی و دوعای دەکەم دەرم خوای ئومەتی محەممەدی هەموو بستورمانیان هەموو گەنجەکان ینی هەرچوی زۆر دوعای دەکەم لە هەموو کەسە لە هەموو بستورمانە زۆریشم عەز لە عەز عومڕەیە کردیتشم عەز عومڕەشم زۆر کردی ینی چ عمرش عادیشت کردی عمرم کردی الحەمدولله ئەتە من با پرسیارەشی تایبەت بکەم مادەم دەبکە بە چاوان کە دەچیە ئەو عەجەل ئەسوەدەی دەبینی بەرێ ئەو کاتی چت بەبیر دێتەوە چ بەبیر دێتەوە کەس خۆت بەبیر نایەتەوە مندارت ینی مارت درت لێرە بی یان لە هەولێری بی لەو جیانیت بەس فکرت لێن دەرەیە بەس دەرێ ئەوەندە تەوافەی بکەم ئەوەندە جارە بسوڕێمەوە ئەوەندە جارە عومڕێ بکەم و لۆ مردیان بکەم و لۆوەی بکەم ئەو لەوێ هیچ گریای ئەو ئەرێ وەڵێ ئێستاش تەلەڤیزیۆنی بینم دەگری ئەوێ دەرببین دەگری سوور حەزم نیت ئینشاءالله لەو دنیای بە خزمەتی پێغەمبەری خوا دەگەیتەوە ئینشاءالله ئینشاءالله بە خزمەت پێغەمبەری دەگەینەوە لەو دنیای ئینشاءالله خوای گەورە ڕەحمان پێ بکات پێغەمبەر شەفاعەتمان لێ بخوازی ئینشاءالله أهل الجنة فالسلام عليكم ورحمة الله وبركاته برزة على أهل القرآن هم أهله وخاصته أنا ناو مركزي تحفيز ما عهد بيمان دلي سستيتي أنا ناو سنجي خويا بابزانم ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەی و ئەو گوڵەش هیناوتە بیکێ دیاری و پێشکەشی دەکەی بچێ والله لە بۆ خوشکەکەمە الحەمدولله لە فەزلی خوای گەورە نمرەی سەتی بەدەستینەیە ئەزا کردمە هەدیە لە بۆی گوتم ئینشاءالله خوای گەورە لێ قبول کردبی و لە مەش قبول بکەم کەواتە ئەمڕۆ خوشکەکەی تۆ توانیتی قورآنی پیرۆز دەبەر بکەی بەڵێ تۆکو خوشکێک چەند دڵت پێ خۆش بوو چەندێک هانت دەدا والله زۆر دڵم خۆش ئێستا بە خۆشم قوتابی ویمە ئینشاءالله خوای گەورە یارمەتیمدا بتوانم لەبەری بکەم زۆر باشە بەخۆت هەوڵ دەدەی کە قورآنی پیرۆز دەبەر بکەی بەڵێ باشە چۆن کەسێک بیێ قورآنی پیرۆز دەبەر بکە بە ئاسانی دەتوانێت لەبەری بکە ڕێگاکانی چۆنە شێوازەکەی چۆنە ئەگەر بە خۆی بێ یعنی بە فەزلی خوای گەورە یارمەتی بدا دەتوانی هیچ شتێک مەحاڵ نیە لە بۆ قورآنی پیرۆز ئێستا چەندت لەبەرە چەند توانیت چەند لەبەر بکەیت ئەمە ئێستا دەست پێکە ئینشاءالله تەعالە خوای یارمەتیمدا بەردەوام دەبم سەرەتا پیرۆزباییتان لێ دەکەین خوای گەورە سەرکەوتوتان بکە آمين زور تەمای خێر هەم لە بۆ دنیا هەم لە بۆ دوا ڕۆژ آمين آمين إن شاء الله زور بخير به سلامات بی بابزانم چۆن توانیت قورآنی پیرۆز دەبەر بکەیت والله أمن لمن داري را مارك جيران ما بون كان نايم مسترابي عبو أمني في القرآن خوين دنكرت كر جورة بومو تخرجم كد أو مركز كراوة ليرة زاني ما مركز كرايته هاتي ما مستر زميل خو عفريكا زور بيشوازي لي ما كرت زور يا ابنتي در ما بو زور هان ماني دداكا براستي أوي ديفرموا من كان يريد الدنيا فعليه بالقرآن من كان يريد الآخرة فعليه بالقرآن من كان يريدهما معا فعليه بالقرآن يعني أو تي كما مصطلوا ما يدبار ذكر دوا زور تأثيري اللي ما ذكر بالفعل يعني أقربيت وأتو لقى القرآن بيجي قرآن دلبربي يعني هيك تقلك نت مهمنيا باورك الدنيا بخوي لبودي أتو الدنيا هردي دتي لبو قرآن لبو قيامة الدنيا بخوي لدي قيامتك شدبي خو أو خو شيء كإسلام حست بيدكين بيغمر صلى الله عليه وسلم دفرمي أجر باختكاني بهشت دابارين إسراحات اللي بكن فرموان شندري بهشت لسه الدنيا يا رسول الله فرموي حلقات ذكر حلقات علم حلقات قرآن يعني براستي استأما حزب خوشة قلق زور دكين قلق برادر كان مدادنيش آية تفسير دكين وضزان الدنيا هم إيميا خوشترين جيان أو لقى القرآن بيجي خواي جورش كساني كهرد بجيري كقرآن يعني بيد بخشي يعني خواي جورا بيغمر صلى الله عليه وسلم فرمي أهل القرآن أهل الله وخاصته يعني خواي جورا هري بجاردلوي أو خلاطي بتو بخشيا يعني زور سيرم بيدي هي دكتورة هي مهندسة زار القرآن يختم نكرديا أو تسون تام للجيان دكا تسون تيجور دقري أجا القرآن يخوين دي بيتوا هي درم توندا خفتم زورا أجا بيلقى قرآني كيكر بيتن علاج درماني هم مشتكي قرآن يعني هرت نخوش يكتبي هرت مشكلة يكتبي كان لقى قرآن تيكربوي تظاني هم بأزرو باداش لو در نسري بيغمر صلى الله عليه وسلم دفرمي عجبا في أمر المؤمن أمره كله خير أجر خوشد بسر هات سباسي خواي جورة دكي أو أزرو باداش أجنا خوشد بسر هات صبر دقري أو هزرو باداشا براستي نصحتي هم خوش كانم دكم هم برايان قرآن لبركن لقر قرآن بجي جيان تامتشي هي تامتشي تري هي أجل لقر قرآن بجي پیرۆزبایی لە تۆش دەکەین هیوا دەخوازیین خوای گەورە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ سەربەرزتان بکە ئینشاءالله بابزانم چۆن توانیت ماوەی چەندی خایان کە قورآنی پیرۆز لەبەر کرد
بسم الله الحمد لله الصلاة على رسول الله سرتها من دس بكردني قرآن براسي لا ينزلانك ما بو بس تنها خوندنا وجه احتياجي ببيت زودي أنا بو باش أوي كاملة رخاي ملازم من علي أملي ندر دس بيه كنا 2004 دبو هتا اسأل الحمد لله تقريبا ما ويح شو صالي خان كأمن قرآن من حفظ قراءة الحمد لله. أنا دبات سندي لبربكي. والله روجانا بيج نيجيس بيني براسي محفظة كم ذكر شو هستن ذكر أو كاتل أبو من باشتر وجنزاو تربو لولا بركردني عادة كاتي نيجيس بينانيش مش باشتر وردقري لأبو قرآن كنتني من أو كاتل أبرم ذكر الحمد لله. تاني كسار دبيوتون خد قرم ذكر لو كابتواني بردوام بي. أما لقى برادر كان براسي بأونلاين أما ببردوامي قال لي جيت ما دبرسيو أو روجي كربع كمان دخين أو روجي مراجعة وربع كمان لقدري دبرسيو. استوى رمضان ما لنا بيشا. أتويل الرمضان أتختم بكين. والله الحمد لله نعطانا من كان أشكر كهم صار مسابقة لقلباب من ذكم هم صار جبريت مولا قروي. لو ما كشف كيف زايم سنة نيازي سنتان هي. هم صار الحمد لله صار دخت ممكن يعني صار دخت ممكن ديا إن شاء الله أو صار ختمي بلبر لنا ونوجدكم إن شاء الله. بروجرام هاي بتفسيره يعني هر برنامج جواز مدانا براستي. أي سندك هاندر بيلو هاوري كانت. والله سرتها لو هاوري كانم لو همود كاساني دورو برم براسي أهلي قرآن أهلا شي جوازة أو إلى دورو برد بي حسب دكا كوا أهلا شي جوازة هلا خويو حز دكا بيتنا أبواري براسي دس خوش داك باب دكم ولا سرت ما وصايا كان شم دس خوش يعني دكم خاي قرب باكو زور هاندر بونا بالتأكيد زور هاندر بونا وما وصايا كان شم زور هاندر بون دس خوش اللي طاوي عندكم دس ران خوش خاي قرب هذاش يام داخل يا رب وهل وهابشي لبكردن وبشي قراءات على أهل القرآن هم أهله وخاصته. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. زانم تهستكت هي أمهم خلقها تون دانيشتون لا هنجك إيوه تيدا قرآني بيروستان لبركدو. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. سرتا بخير هاتني كنالك تانكين. وكخوي جورا فرمي فرحين بما آتاهم الله من فضله. براستي فضل لو جورة النبي كخوي جورا بيد ببخشة كهمو طاي قرآني بيروس لسينة دهال جري. براستي هستشي زور خوشم هي الحمد لله داك مباب مخانا وداكش مليرة بجدار لقلم يعني هستيك وصف ناكرين يعني أورو زور دل خوشة دبيني كيف تبيدي داك باب آمادة خلق آمادة زور هستيش خوشة زاو بعداش دك هلا الدنيا آوايا دبي لقيامة داتهم يعني إن شاء الله لقيامة تشبه بجناب إنه بعداش زور جورة ثانية آمين أنا خيري أو كساني كقرآن لبردكان لدوار روج ذاتيا كيتان قلت راوا براستي خوي تندها فرمودة آياتي قرآني بيروز كباسي جنات دكا باسي باخا كان بهج دكا يعني أو فرموداني بيغمبر صلى الله عليه وسلم كباسي فضلي قرآن دكا هر أواني بوكا هاندر من بوكا إيمج تاوي قرآن بيروز لبركين بفضل خواي جورا كبيغمبر صلى الله عليه وسلم دفرميهم أهل الله وخاصته براستي فضلي شي جوري يعني كتو واحس بكي هلا دنيا تو كستايبتي خواي جوري إيمج هول من دالو كسان إن شاء الله لكستايبتي خواي جورا كاتيك لقرآني بيروز دخوين لبرد ذكرت هیچ شوێنێک هەبوو ڕابوەستی و تێیدا با بڵێم هەستت جوولابی و گریابی زۆر جار کە ئاەتەکانی خی گەورە دەخێنیەوە جاری وایە هەست دەکەی خی گەورە لەگەڵ تو قسەی دەکا بەڕاستی هەستێکی زۆر خۆشە کە کەلامی خی گەورە دەخینەوە ینی تەواو قسە لەگەڵ تو دەکاتن چۆن هاوسەنجیت پاراستە بوو هەم قورانی پیرۆزە بەربکەی هەم کاروباری ڕۆژانەشت بەڕێ بکەی بە فەسلی خی گەورە یەکێکی تر لە مەسئولیەتەکانی من خوێندکاری کۆلێژ پزیشکی گشتیم قۆناغی پێنجم ئەوتە هەوڵم داوە کە باڵانسێک ڕابگرم لە نێوان هەم خوێندنی پزیشکی کە خوێندنێکی قورسە و هەمیش قورئانەکە بەڵام هەر لەوڕۆ کە داوامی خەستەخانەشم هەبووە خۆم لە ڕێی چوونە خەستەخانە تەواوی جزئێکی قورئانم مراجعە کردوتەوە و لە ڕێگەی هاتنەوە شەروە یعنی هەوڵم داوە لەو کاتانە وەربگرم قوتابی زانکۆی بی چەندێک هانەدای قوتابیەکانی دیکەش ئاوا دەست بە قورئانەوە بگرن و وەکو دەڵێ هەوڵ بدەن قورئانی پیرۆزە بەر بکەن چەندێک تەشجیعت کردینە ئەو فەرمودانی کە خۆم پێکاریگەر بوومە بەردەوام لە بۆوانیش دەیڵێمەوە ینی ئەمە ئەوانش تەشجیع بکەم کە ئەو ڕێیە بگرن لەخوا بەزیاد بێ لێرەش قوتابی کۆلێژی پزیشکی لێیە لە بنکەی خۆمان ئەوانش هەوڵ ئەدەن قورئان لەبەر بکەن و منیش دایم فەزڵەکان لە بۆ باسەکەم دەستت خۆش بی کە دەرچووی لە کۆلێژ پێشمان خۆشە لە دوای تەواوبوونت کە بوویە دکتۆر ئینشاءڵڵا هاوکاری خەڵکیش بکەیت بە تایبەتی ئەوانەی کە پێویستیان پێیە بەڕاستی ئێمە ئەمانەوێ دکتۆرانێک بەرهەم بێن
کە لەگەڵ نەخۆشەکانی بە هەڵسوکەوتی قورآانی هەڵسوکەوتکەن ئەمانەوەیە دکتۆرانێک کە کار بە قورآن بکەن ئینشاءالله ئێمەش هەر لەو دکتۆرانە بین. بابزانم ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەی و چەندێک دڵ بەم جۆرە پێشبڕچێ و فیستیڤاڵ و ئاهەنگانە خۆشە؟ والله خۆشترین ڕۆژە لە ژیانم لەبەر ئەوەی کە هەموو ئەهلی قورآنن ئەهلی إخوائنا إن شاء الله خواب بالبرزيان كيا ربي هل أهل قرآن بن هل حافظ بن إن شاء الله نخشى لمجبي أوها حفظ قرآني بكن يا رب العالمين. ما شاء الله. أتو كسي خود لي رهي هاتي؟ بلى بياو كما تحاجي وفا. ما بس تمويا قرآني لبر كردوا يعني بس زاني تدرت بيخوش وكبير. والله أمن استاذ اسم بالتزويد كردي الأخوة بزياد باشم. الحمد لله. الأخوة بزياد. باب زانم كلقل قرآن تيكرد بيت هستك هي. والله خوشترين هست معناها كهزة كم كظلم بيت رياضي بهشته وقرآن دخينا لما درس دينينا لمحاضرات دينينا خوشترين جيانا لجيان مان. أهلي قرآني أهلي باش وتاكو باكو بون خوشن ونيا. أري والله دائما دل ما خوشة دائما خوما خوشة جيان ما خوشة الأخوة بزياد بي قناعت من هي بسراء وضراء الحمد لله لفضل إخوي. عفرت كاتك هركسك بياويش كقرآن دخويني هركسك كقرآن دخويني دلي دبيته دلي مرتاح دبي دلي أسود دبي وايا. أري والله وايا دلمان قلق خوشة قد دلمان تنابي الأخوة بزياد بي. أي بيم بالله أو رمضان ما لا بيشا. شو متواني لم رمضان زيادة وزورت دز بقرآن وبقرين. والله خومان حاضر كاين بقراءة قرآن بتسبيحاتي خومان مشغول كاين بشيوليناني بتراويحي بقيام الليل بدعائي لفضل إخوة إن شاء الله يتشمي دسم عمري أو رمضاني. دعاء ما لو كدعاء لو مسلمان أم كلو بينرام بك. قام فقطان يا ربي إن شاء الله دائما لأفا اجتماعي خيري بين لقرآني بين لحفظي بين يا ربي أو كردانا يا ربي هرب على برزيانك يا ربي عمري عن دريج بيتن لا شانازينة أري والله جي جاي زور شانازينة الحمد لله. بەڵێ خۆشەویستان و ئایزان ئەوەی کە جیاواز بوو کە سەرنجی ڕاکێشام ئەم چەند منداڵە بێکەوە هەمان ستایلیان لەبەرەوە هەمووشیان بەشێک لە قورآنی پیرۆزیان لەبەرە جا من پرسیاریان لێ دەکەم با بزانم ئەوان چەند کەیف خۆشن و چۆن بیریان لەوە کردوتەوە کەوا قورآنی پیرۆزە بەرکەن. سەلام عەلەیکوم. بزانم با یەک دێمەلاتان بزانم ئەتوو چەند قورآنی پیرۆز لەبەرە؟ باشە کەینی دەستت پێ کرد لۆ فکر کردو قورآنی لەبەر پێی؟ لە 7 ساڵی دەستم پێ کرد بیرم کردەوە کە خودای گەورە لە نێو ئەو منداڵە منی هەڵبژاردووە و کاتێک دەچینە واتە لە ڕۆژی قیامەتیش پێویستمان دەبێت کە قورئانەکەمان لە بەهەشت پلە بەرزتر دەبین لە خەڵکانی تر. ئەو دیتت هەندێکیان خەڵات و ڕێزلێنانیان پێشکەش دەکرا لەبەرەوەی قورئانیان لەبەر کردووە نییە؟ ئەوجا توش حەزت لێ ڕۆژێک ئاوا لە خەڵات بکری کە قورئان لەبەر کردبی؟ بەڵێ زۆرم حەز لێیە. زۆر حەز لێیە؟ چی یارمەتی دەدا؟ مامۆستاکان دایکم خوشکەکانم. با بزانم ئەتوو چەندت قورئان لەبەرە و کووە هادرت خۆشە و ڕۆ؟ من دو سورة القرآن لبرام. دو سورة يعني دو جزء. دو سورة لا جزء سام. ودرم زور خوشة تونك ورود سنت ما مصايك حفظي قرآن يا كرديا إن شاء الله بالتأكيد أمش حفظي قرآن دكين. الأمنة تمني هشتريات ما أود تحفيظي. درم زور خوشة داكو باكشم لقرلم يارمتين دنتا برو بيشتر بروم. ما بزانم ئەدی ئەگەوها زیرەک بی دەبی لە مەکتەبی لە ئاینیە تو سەدت هەبی؟ طبعا صدمانية. ئەوها؟ ئەرە وەڵا صدمانية. با بزانم ئەدی لە دەرسەکانت کە کوی؟ الحمد لله یەکەم بووم لە مەکتەب بە یەکەمی هەموو مەکتەب بە یەکەمی یەکەم بووی؟ بەڵێ بە یەکەم دەرچووم دڵیشم زۆر خۆشە کە قورئان دەخوێنم چونکە قورئان لە قیامەت یارمەتیمان دەدا و لە بەهەشتیش چەند قورئان بخوێنی لە پایە بەرز دەبێەوە. و مامۆستایەکان باش دەرسیان دای؟ ئەرە وەڵا خوا خێریان بنووسی. ئەدی ئەتوو با بزانم پۆلی چەندی و لەگەڵ قورئان خوێن ناوچۆنی؟ وەڵا باشم ئەلحەمدوللا پۆلی 6م لە 6 ساڵیەوە دەستم کردووە بە قورئان خوێندن دەکا 6 سارە 3 جزئی قورئانیشم لەبەرە.
ئەو سێ جزئەت کو لەبەر کرد یعنی هەفتانە لەبەر دەکرد و چەندت لەبەر دەکرد یان ڕۆژانە بوو چۆن بوو هەفتانە لەبەرم دەکرد هەفتەی لاپەڕک هەفتەی لاپەڕە بەڵێ سێ لاپەڕەش خوێندنەوە مامۆستایەکانت کو هانت دەدەن کو تەشجیعت دەکەن هانم دەدەن کە قورئان ڕەوشتە پێویستە ئەمە قورئان بخوێنین هەتا ژیانمان باشتر بکەین ئەتوو کە قورئانی دەخوێنی چەند دلت پێ خۆش دەبیتن زۆر زۆر پێ خۆش دەبیتن حەزت لێ بووە توژە ها ڕۆژێک ئەلیکوانە خەڵات بکری بەڵێ بێگومانەوە هەشتێکی زۆر زۆر خۆشە کە دەبێ حافظ قورئان لە مەکتەبە لەگەڵ وانەی ئاینە چۆنی و نمرەکەشت چەند بوو زۆر باشم الحەمدوللا سەتم هەبوو با بزانم ئەتوو لەگەڵ قورئان خوێندنا چۆنی و چەند زود لەبەرە وەڵا زۆر باشم الحەمدوللا 2 جزء و نیوم لەبەرە کو لەبەرت دەکرێت و ڕۆژانە بوو یان چی یارمەتیشی دەدەن یەکەم جار خوای گەورە وای لە من کرد کە دەست بە قورئان لەبەرکردن مامۆستاکان یارمەتیان دەدەم داکوبام یارمەتیان دەدەم ڕۆژ هەفتانە لاپەڕێکم لەبەر دەکرد هەندێک جارانیش نیو لاپەڕە بەتەمانی وازبینی نا لەبەرەوەی ئەجرەی نەبراوی هەیە و خوای گەورە پلت بەرز دەکاتەوە لە بەهەشتەیە ئەو کەسان کە قورئان لەبەر دەکەن دوعات کردی بچێ بەهەشتێ بەڵێ لەبۆ هەموو کەسێک کە لەسەر دینی ئیسلام و ئەوانەی کە لەسەر ئاینی ئیسلامی ژنە خوای گەورە هیدایەتیان بدا و بێنە سەر بابزانم گوڵە جوان تۆ پۆلی چەندی و چەند قورئان لەبەرە پۆلی چارم دوو جزئم لەبەرە هیوادارم هەموو موسڵمانێک دەست بە قورئان خوێندن بکە ئەوەی کە قورئان ناخوێنێت و هیوادارم هەموو موسڵمانێک ببنە حافظ قورئان برادری خۆت نەهینە برێکاکە وەرن ئەمنیش قورئانم لەبەر کردیە و درم پێ خۆشە و ئەنگۆش وەرن بەشدار بن وڵا زۆر جار هاوڕێکانی قوتابخانەم دەڵێم وەرنە مەرکەزەکەم زۆر خۆشە فێری ڕەوشتی زۆر باش دەبن فێری قورئان خوێندن پێدەرێن مامۆستایەکان لێرەستان پێدەرێن وڵا قورئانمان پێدەڵێن حرفەکانمان پێدەڵێن حرفەکانی عەرەبی چونکە ئەگەر ئەتوە حرفەکانی عەرەبی نەزانی ناتوانێت قورئان بخوێنیتەوە باش ئەیوانەکانی دیکە چی دەخوێنن بێجگە لە قورئان وڵی هەندێک جار هەیە یاری دەکەین هەراوانم باش ئەیوانی پەروەردیتان نییە با هەیتان بەڵێ فێری ڕۆشتیمان دەکەن زۆر جوان کە ڕێز فێرە فەرمودەتان دەکەن وڵا فێری زۆر فەرمودەمان دەکەن کا فەرمودەکەم لۆ برێ کە لێرە فێر بووبی وەڵاهی فێری دەستنە شۆردن بۆیمە فێری ئەگەر تویت بۆ توالێت بێ دەرێ یان چ بڵێ باش ئەگە من دەستم کرد بە نان خواردن بە دەستی چەپە بخۆم بسمیلاش نەکەم کووە نای سەرەتا گەردەست کرد بە نانخواردن دەبی بەدەستی دەبی بسمیلا بکەیت و کاتێکە نانەکەت خلاص کرد دەبی ئەلحەمدولیلا بێ دەبی بەدەستە ڕاستیش بخۆم بەڵێ نانە بەدەستە ڕاست بابزانم کۆتا پرسیارم لێ ئەوەیە لە قوتابخانەیان چۆنی وەڵا زۆر باشم ئەلحەمدولیلا بە پلەی دووەم یاخۆتە منتان بخێر و بەرەکەت بێت أهل القرآن هم أهله وخاصته ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير سەرەتا پیرۆزبایی دەکەین یاخوا خوای گەورە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا سەربەرزتان کات ئەزمەین خۆش بی سەلامەت بێن الحەمدولله چەندت خۆشە ئەم خەڵکە لێرە ئەمڕۆ ئامادەیە و ئێوەش بڕواناوەتان وەگرتیا ببوونەی ئەوەی کە قورئانی پیرۆزتان لەبەر کردەوە وڵی حەز نازانی کە کو دەربڕی کە چەند پێما خۆشە ئەو شتە کە خوا ئەو فەزڵەی دایتەمە کە قورئان لەبەرکەین یعنی ئەوڕۆ زۆر دەتان خۆشە ئەرێ وەڵا زۆر باشە لە ماوەی چەند توانیت قورئانی پیرۆز لەبەرکەین وڵی لەبەرەوەی بخۆم لەوەم دەکرد زۆری پێبرد یعنی 20 ساڵ زێتری پێبرد 20 ساڵە خەریکی ئەرێ وەڵا الحەمدولله الحەمدولله چۆن بوو لەبەرت دەکرد ینی ڕۆژانە هەوڵت دەدا یان ماوە مەسەڵەن سوورەتێکم لەبەر دەکرد لە ئەوەی لە نوێژی دەمگۆتەوە حتا وەچ ئاوی بە جوانی لەبەرم دەکرد ئەو دەداتمە سەرەویت کە هەندێک زار لەبیرم دەچوو فترێک مانگە دوای دیسان دەگەڕامەوە سەریاوە یعنی منتەزەم نەبوو
زۆر باشە بابزانم کە ئەوە خەریک بوو لەبەرت دەکرد چەندرت پێ خۆش بوو هذيكو هي والله بيم خوش بو بس لك الحمد لله هلا اول شيء بدور لا نيجش هو مذكر خوێندن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕۆحیەوە چ ئارامیەک بە و کەسە دەبەخشیتن کە دەخوێنێت ئارامیەش زۆر پێ ئەوە دەبیتن زۆر پێ خۆشە ئەو شتەکە هذه چێ یارمەتی دەدای لە مارەی هاوکارت بوو یان تەشجیعی دەکردی والله خێزانەکەم الحمد لله زۆر ئەوەی دەکردم تەشجیعی دەکردی هذا والله ئێستا شاویش تقریبا لە دەیەمینیاتی دەیەمین زوزی لەبەر کردیاویش جاروبار مسابقەتان کردی یا پێکەوە هەوڵ بدەن چەند سوڕەتێک لەبەرکەن لە ماڵەوە والله من لبرم كرد و إجازة مرجت وشة ودرسي بيكرد أو دو سالة درس بيكرد 2 سالة ودرس بيكرد يا بيت قو ترجعت كرد أره والله بيم قو أويش باشو تقاعد بدرسي بيكرد بأوي يعني استخوش خاننشيني بله کە خانەنشین بووی ئێستاش ڕەمەزانمان نەپێشە بله لەم ڕەمەزانە چەند دەخۆت بە قورئان خوێندن سەرقاڵ دەکەی والله حمو وقت لكم الحمد إن شاء الله إن شاء الله ئەو ڕەمەزانەی چەند ختمان بکەیت والله چەند بکری دەکەم زۆر باشە چەند گرنگە مرۆڤ بە تایبەتی لە ڕەمەزاندا هەوڵ بدا زیاتر و زۆتر لەگەڵ قورئانە تێکەڵ بێت سۆتێن دەگەشتم ئێستا ڕەمەزان نزیکە چەند گرنگە ئێمە زیاتر و زۆتر خۆمان بە قورئان خوێندن سەرقاڵ بکەین چونکە قورئان مانجی ڕەمەزان مانجی نازلبوونی قورئانە بەێ شتێکی زۆر باشە کات و لە ڕەمەزانێ قورئانی زۆر بخینی و محاولە بکەی لە نوێژش زۆر ئەوە بکەی بخینی ئارەوە چێ لێرە ئامادەیە والله خێزانەکەم خوشی و یۆزارزاوەمەوەە هاتیینە هەرە والله پیرۆزبایی لێ دەکەین کە توانین قورئانی پیرۆز چۆن هەوڵتداوە چۆن لەبەرت کرد ماوەی چەندی خایان ئەوەلەن ئەوە فەزلی خوا بوو کە خوای گەورە بۆ ڕۆژێکی هێندم لە 2009 دەستمان پێ کرد 2024 تاوانی 5 سال و چەند مانگێک ئەو فکرە کولۆ دووز کە قورئان لەبەر بکەین خی کە دیندێت ئەوانەی کە پێشنێژ دەکەن خاستن ئیمامەکانی حەرام دوای ئەوەی کەوا پرسیم گوتم ئەوە کو لەبەر دەخێن گوتیان ئەوان هەموو حافظ قورئانن لەو کاتەوە تقریبا 2015 نەبوو ئەو خولیان لەوە دروست بوو لەو کاتەوە بڕیاردە بەس بۆی ینی چەند هۆکارێک 2019 خوای گەورەوەی کرد بێم ئەو مەرکەزەی لە 2019 کو دەتخین یعنی ڕۆژانە چەندت لەبەر دەکرد لێردا من هەزە هەفتەی ڕوبعەکە هەفتەی ڕوبعی دەکات 2 لاپەڕ و نیو یعنی بە ساری 5 جزء لەبەر دەکەی یعنی بە 6 ساران تاوادەی بە چونکە من حیفزی سەر ئەم کرد و هەم زیاتر هەوڵم دەدا توانین بە 5 سار و چەند مانگێک تاوا بوو ئەو ڕەمەزانمان لە پێشە بزانم لە ڕەمەزانە دەتەوێت چەند ختم بکەیت وڵای قوربان وەکو ختم لەسەر مصحف ئەوە جۆرێکە وەکو مراجعەت جۆرێکە ئێستا ئەوانەی کە قورئانی تاواکە دێت دەبی لایەنی کەم ڕۆژانە 5 زوو بخێنن یعنی تو هەفتێک دەبی ختمەک بکەی بەڵام لە ڕەمەزاندا دەبی زیاتر ئینشەڵڵا خۆمان خەریکین لە ڕووی ڕۆحیەوە کە زۆر خەریکی بە قورئان خوێندن حەز بە چارامی من جارچیان زۆر مادیم لەگە مراجعە لە مامۆستای خۆم پرسیار کە گوتم مامۆستا زۆر مادیمە گوتی ئەو کاتێک کەم دەستمە سەر مراجعە ئەو جا ئیسراحەت دەکەم ئێستا بەڕاستی ئەوەستەمەیە یعنی کە 2 ڕۆژ لە قورئاندا دەبڕێم وەکو جەستا حەز دەکەم تەواو مادیمە کە دەستمە سەر قورئان ئەو جا بەڕاستی ئارامی ڕۆحم پێ دەبەخشێت لە هیچ شوێنێکە بووە بۆ نمونە هەڵوێستە بکەی و ڕابوەستی هەندێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز وە بکەن کە جنابەت فرمێسک لە چاوت بێتە طبعا زۆر هەبوونە سورة الفرقان كباسي توبة دكا يبدل الله سيئاتهم حسنات وآية آخرين كدريو كساني كوا توبة دكان أجر بيتو خواي جورا توبة كان خواي جورا لت خرابة كشان دقول لبو آيات يعني لبو تساكا براستي أو كاتانا زوزر في الوسط السعوديات القرآن لبر كرديا باشا بس خريج دبي من إستا هزكم إستا دبي بروجا كم دس بيبكا كتسكو القرآن هلا بركة الدنيا أولا دبي راي بقري تدبري بيبكي باشا إستا يعني هزكم كاركم إستا سبيركا هو كو أو يكا هما بيجينم برانبري خون يعني أو نواني كلا باش خو من دبي زياتر بيمكن إن شاء الله جانا ما لقى قرآني أما أو كسي كزو قرآني دخيني ما مستفاداش يسيا فاداش إن شاء الله بهشتا هذه كود أهل القرآن أهل الله يا اللي ويباش ماذا أهل الله بيتن
گەورەترین خۆشترین ڕەفیق باشترین ڕەفیق لە دنیای قورآنە هذه بيد قوتري لقيامة اقرأ كما كنت ترتلها في دار الدنيا ارقى وارتقي فإن منزلتك عند آخر الآية لو إنسان قرآن اشتريت زور القورية في فريق صلى الله عليه وسلم من قرأ القرآن واستظهره فحلل حلاله وحرم حرامه أدخله الله به الجنة وشفعه في 10 من أهل بيته كلهم وجب له النار. هكذا القرآن بخويني ولا بركاو بجري قرآن كيش بكا حلال كي بحلال دابني حرام كي بحرام دابني يترخوا بات بهشت ودكسي لخصم كسيوي أواني كمستحق أجري جهنم بشفاعتي ودرس ونتنبهشتي لو قلت هي ما مستحق رمضان ما لبيشا شون لرمضان زياتر كمان خريكين بقرآن خويندن هول بدين زورتر زياتر كاتكان من ترخام كين بقرآن أما قرآن چونچ مانجي رمضان مانجي قرآن لمانجي رمضان دابزيا حتى عالي مكاني بيشو خوات زام داتوا كان مانجي رمضان دهات إيشيا همو اشتكانيا درسكانيا رادا قلت إيتر بس قرآنيا دقوتوا بس خدمتي قرآنيا دكت لو بيوست يمس لباتي نستنو لباتي إسعاد زياتر قرآن بلينوا قرآن بخينينوا جيب دين تفسيري كي أوزور قوري إن شاء الله إن شاء الله أستاذ دست ما ذكر عزيز بخير خواهي بركة دارك آمين وإن شاء الله زياتيش قرآن لبني كمان إن شاء الله إن شاء الله على من كان خلقه القرآن الحمد لله الذي هدانا لهذا لبركتني قرآني بيروز ليرا چون چونيا أواني كبياني قرآني بيروز دبر بكن بسم الله وبه نستعين بخير بين يا أخوة. طبعا بالنسبة دوي قرآن لبركردن للاي إيما هر طلبة يقلبو إيربي لسرتا دبي بي لقناغي فير كردن بخويني 2 سال دوای ئەوەی لە قۆناغی فێرکردن تەواو بوو کە تەجویدی تەواو کرد قورئانەکی باشی زانی ئەوجە دێ لە بۆ قۆناغی لەبەرکردن قۆناغی لەبەرکردنیش لای ئێمە بە 6 ساڵیە ئێستا ئەو قوتابیانێ تازە قورئانیان لەبەرکرد بوو بە خلالی 6 ساڵی قورئانی پیرۆزیان کامل کردیە بۆ مامۆستا 6 ساڵ بۆ کەمتر نەبوو کەمتر نەبی ئاخر قۆناغەکەی ئێرە بە گوێرەی ئەو قوتابیانەی ئەلێرە هەر سیستەمی هەرێمی کوردستان وایە لە وڵاتانی دی بە 2 ساڵ 3 ساڵ لەبەردەکرێت بەڵام منداڵن گچکەنە منداڵی گچکە زووتر حفزی دەکە بەڵام هی گەورە بە خۆت دەزانی ماڵ و منداڵ و مەشاکیل و کەسابەت و ئەوانە کەمترە بۆیە لە لای ئێمە 6 ساڵە هەر قۆناغی ساڵەکە لە قۆناغی یەکەمە تا 6 هەر قۆناغی 5 جزئی لەبەردەکاتن ئێوە هیچ دیاری شتایبەتان هەیە بۆ ئەوانە کە لێرە قورئانی پیرۆز لەبەردەکەن بەخوای بەنسبەت دیاری خودی خۆمان وەکو مرکز نەوەڵا ئەمە لەبەرەوەی هەمووی خێرخوازیە ئیلا ئەگەر لەلایەن خێرخوازەوە شتێکیان نەبوو بێ لۆیەژ ئەو جارەش یانی نەمانتوانی ئەو هەموو لەبەرکەرانە ساڵانە 2 ساڵ بوو دەمان نارنە عمڕی بەڵام ئەو ساڵەکە زیاتر بوون ئەو توانایەمان نەبوار شتێکی ڕەمزیمان بۆ ئەوەکردن بەز ئەوەندەی لای ئێمە گرنگە ئەوەیە ئەوان قورئانی لەبەرکەن ئەمە ناتوانین ئەجر و پاداشیان بدەینەوە ئەجر و پاداشان لەلایەن خوای گەورەیە مامۆستا ساڵانە ئەم جۆرە ئاهەنگانە ڕێک دێخن یاخود 6 ساڵ جارێکە لەلای ئێمە ئەمە ساڵانە حافظ قورئانمان هەیە بەڵام ئەمە دەیکەینە تقریبا لە 2 ساڵ جارێک دەیکەین هی 2 ساڵێکە ئەو ڕۆکەمان ساڵی 2023 و 2024 بوو ئەو کۆمەڵە قوتابیانەمان لە 1 ساڵی کرد تقریبا لەلای ئێمە لە 2 ساڵ جارێک ئێمە دەیکەین دەتوانین هەموو ساڵێ بیکەین بەڵام نامانەوێت زۆر ئاهەنگ و ئەوەی ساڵ بە ساڵ لە 2 ساڵ جارێک دەیکەین لەبەرانە هەمویان دانیشتو شاری هەولێرن یان پارێزگاکانی تریشە ئەو قورئان نەبەرانە هەمان بوو ئێستا ئەو ڕۆکە خوشکێکمانە بوو هی ڕەواندز بوو
خەڵکی ڕەواندز بوو هەیە هی دەرەوە بەڵام بەشی هەرە زۆری هینا و شاری هەولێر بوو. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە قورآن لە بەران بوو و هەروە سەرنج و تێڕوانی بەشێ لە ئامادەبوان و بەشداربوان بوو بێگومان ئەوانەی کە دەست بە قورآنەوە دەگرن هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا زۆر دڵخۆش و کەیف خۆشن و شادومانن و بێگومان ئەو کەسانەی کەوا قورآنی پیرۆز دەبەردەکەن لە دوا ڕۆژدا پاداشتی زۆر گەوریان بۆ ئامادەکراوە و ئەوانە لە دنیادا هەست بە خۆشیەکەی دەکەن هەست بە ئارامیە دەکەن بێگومان لە دوا ڕۆژیشدا بە فەزلی خوای گەورە ئینشاءڵڵە ئەوان جێگای زۆر باش و چاچیان بۆ ئامادەکراوە لە بەهشتی نەبراوەدا جا ئەو کەسانەی کە ئەهلی قورئانن لە دنیادا دەبێ ینی ڕەوشتیان ئاکاریان زۆر فەرقی هەبێ جیاواز بێ لە خەڵکانێک کە دەستیان بە قورئانەوە نەگرتووە لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا کە زۆر شت هەیە مرۆڤەکان بەلا ڕێدا دەبا بەڵام ئەوانەی کەوا دەست بە قورئانەوە دەگرن بەختەوەرن و وەمای بەختەوەرین بۆ خەڵکانی دیکە لە ژیانیاندا هەست بەسەر بەرزی دەکەن جا من پێم خۆشە هەر هەمومان لەگەڵ نزیک بوونەوەمان لە مانجی پیرۆزی ڕەمەزان زیاتر و زۆرتر دەست بە قورئانەوە بگرین و خۆمان سەرقەڵقین بە قورئانی پیرۆز چونکە دەرفەتە و ئەوەی کە لەگەڵ قورئانە تێکەڵ بێ بێگومان زەخیرەیەکی باشتر و چاکتر بۆ خۆی کۆ دەکاتەوە لە بۆ دوا ڕۆژیدا هیوادارم هەمووتان و هەمومان دەست بە قورئانی پیرۆزەوە بگرین تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ